لەسەر هەژاری و ڕێژەی هەژاری لە عێراقدا و هەروە ئامارێکی گونجاو دەزانین کە ساڵانێکی زۆرە لە عێراقدا سەرژمێری نەکراوە، بەڵام ئەگەر بە خەمڵاندن باسی لێوە بکرێت لە ئێستادا ژماری دانیشتوانی عێراق چەندە لە بەرامبەر چەندێک لە سەدا 25 دەستنیشان کراوە بۆ ژمارەی هەژاری لە نێو عێراقدا. لەسەرم بابەتە لەگەڵ بەڕێز عەبدولزەهرە هینداوی وتەبێژی وەزارەتی پلاندانانی عێراق ڕاستەوخۆ لە بەغداد و میوانمان دەبێت گفتوگوی زیاتر دەکەین. بەڕێز کاکە عەبدولزەهرە هینداوی زۆر سپاس بۆ ئامادەبوونت ماندوو نەبی ببوورە کە چەند خولەکێک درەنگ هاتینە لای جەنابەت ئەو کێشە تەکنیکەی کە هەمان بوو. دەمێ بزانم لە ئێستادا ژماری دانیشتوانی عێراق چەندە و بۆچی سەرژمێری ئەنجام نادرێت لە عێراقا؟ بۆ ئێوە واسڵاوێکی گەرم بۆ کورسات و بۆ بینەرەکانی بۆ هەمویان بەشێکی جیاز بەپێی ئەوەی کە لە کۆتاداکراوە لایەن ژماری دانیشتوان و لەلایەن وەزارەتی پلاندانانی عێراقەوە بڵاوکراوەتەوە کە لە سەرەتای ئەم ساڵدا زیاتر لە 42 ملیۆن کەسی تێپەڕاندووە و بەپێی ڕێژەی لە سایە 50.5 ژمارەی نێرینەیە لە سایە 49.5 ژمارەی مێینەیە لە عێراقدا و ژمارە ئەو کەسانەی کە لە خوار 15 ساڵەوەن لە سایە چلن و ئەوانەی کە لەسەر و 15 ساڵن تا تەمەنی 45 ساڵ لە سایە 56 و ئەوانەی کە لە 65 ساڵ بەرەوسەرن ژماریان لە سایە 3.1 دانیشتوان بەرێنە بە پێی پارێزگاکانیش دەتوانم بڵێم بەغداد زۆرترین ڕێژەی دانیشتوانی تێدایە کە ڕێژەکەی لە سایە 21 و کەمترین ڕێژەی دانیشتوانیش لە پارێزگای موسەنایە و پارێزگای موسەنایەکە تەنها لە سایە 2.1 دانیشتوان پێکەنەوە تواتر نینەوە و پارێزگاکانی تر و وەکو پێشووتریش وتم یەکێک پارێزگای موسەنا کەمترین دانیشتوانی تێدایە کە 999 هەزار کەس دەبن گواتە لە سایە 2.1 دانیشتوانی عێراقن و هەر ئەمە بەپێی کۆتایی ئاخر ئاماری وەزارەتی پلاندانانە بۆ دانیشتوان کە ساڵانە بۆیان دەکرێت و هەروها وەکو ئەوەی خۆشمان کە لە ساڵی 2021 کردووە وەکو مناڵی تازە لەدایک و 1,310,000 مناڵ تۆمار کراوە و ژمارەوانی کە گیانیشان لەدەستداوە زیاتر بووە لە 239,000 کەس سەبارەت بە پرسیارەکەش بەوەی کە بۆ سەرژمێری نادەکرێت ئەوەی هۆکاری ئەوە چەندین هۆکار هەیە و چەندین هەوڵدراوە لەلایەن وەزارەتی پلاندانانەوە کە بتوانندرێت سەرژمێری بکرێت بەڵام لە ساڵی 2020 و لە 2021دا بەتایبەتی لە ساڵی 2020دا هەنگاوێکی زۆرمانە و زۆر کارمانگەی کە بتوانین ئەو سەرژمێریەنگەم بەڵام بەهۆی کارە سیاسیەکان و تەندروستی زۆر بابەتی تر هاتنە پێشەوە ڕێگری لەوە دەکەن کە سەرژمێری لە کاتی خۆیدا وەکو خۆی جێبەجێ بکرێت بەتایبەتی سەرهەڵدانی ڤایرۆسی کۆرۆنا یەکێک بوو لە هەرە هۆکارە گەورەکان و ئەو کێشە سیاسیانەی کە ڕێگرن لەوەی کە بودجە تەزدیق بکرێت بۆ حکوومەت و هەروەها ئەو بەشە بودجەی کە دەبێت دابین بکرێت بۆ سەرژمێری کردوێنەوە و هەروەها زۆربوونی خێرای ژمارەی دانیشتوان و ئەمانە هەمووی ڕێگری بوون لەوەی کە سەرژمێری بکرێت بەڵام ئەم بابەتێکن لەسەر مێزی حکوومەتە لە کاتی پەسەندکردنی موازەنەدا لە بودجەی وڵاتدا ئەو کاتە دەتواندرێت جارێکتر باسی لێوە بکرێت لەلایەنی لەگەڵ لایەنی پەیوەندیدار بم بابەتەوە کە بتوانین کاری زیاتر بکەین و چەندین بابەتی تر هەیە کە بتوانین لەو هەنگاوانی کە دەست پێکرا ئەو هەوڵانی دراوە بتوانێت دەست پێ بکەنەوە بتوانێت سەرژمێری بکرێت لە ئێستادا سەرژمێریکردن لە عێراقدا کارێکی ئاسان نابێت و کارێکی زۆری دەبێت چەندین ڕێکاری کە بۆ سەرژمێریکردن پێویستە و
بەنیسبەت وەزارەتی ئێوە قورسن بۆچی ئامادەسازیەکان ناکرێ ئامادەکاریەکان ناکرێ؟ بەڵێ من پێشووتریشتەوەی ئەمانە ئامادەکاریەکانیان زۆرن و لەگەڵەوەشا ڕێگریەکان زۆرن لێدەوە بە تایبەتیکەوەی ژماری دانیشتوان زۆر بە خێرایی دەکە ئەبێ سەقامگیری لە ناوچەکاندا هەبێ بە تایبەتی سەقامگیری سیاسی زۆر پێویستە بۆ ئەوەی کە بتواندری بکەن و دەبێ بودجەی پێویستە بێ بودجە یەکێکە لە ئامادەکاریەکان کە بێ دەبێ بۆ ئەو سەرژمێریە بکرێ یەکێکە لە هەرە بنچینەکانی سەرژمێریکردن بۆ ئەم پرۆژەیەکی زۆر گەورەیە کاتەیە لە ساڵی 1990ەوە لە عێراقدا سەرژمێری نەکراوە بۆیە ئەم کارە ئاسان نابێ بۆیە دەبێ لە ماوە زۆرەدا کە نەکراوە ئامادەکاری زۆر بۆ بکرێ پلانی زۆر باشی بۆ دابدرێ بودجێ پێویستی بۆ بکرێنرەوە هەروەها پێویستی بەوە هەیە کە بە شێوەی ئەلکترۆنی بێ لە ڕێگای ئەلکترۆنیەوە بێ ئەمانە کارێک دەکە ئەمانش پێویستی بە ئامێری تایبەتی هەیە ئەم ئامێرە تایبەتانش پێویستی بودجەیەکی باشتری بۆ کە ئەبێ زیاتر لە 1000 ئامێرە بێن کە بتوانێت لەگەڵ کۆمپانیانی و دەوڵەتیە بەناو بانگەکانە گرێبەست بکرێتەوەی بتواندرێ و ئامێرانە بهێندرێتەوە یارمەتی بدالە بتوانێت لە سەرژمێریەکەدا سەرژمێریکی ڕاستەرچە کە دوای چەند ساڵێکە دەدەگرێت کە بتوانێت لەگەڵ ئەم بابەتەدا ئەمامەڵە بکەن و بتوان سەرژمێریەکی زۆر تەغیق بکەن و پێویستیمان بە سنتەرێکی زۆر پێشکەوتوانە هەیە ئەمانەش پێویستی بە هەمان شێوە پێویستی بە بودجە و موچەیەکی تایبەتی هەیە پێویستیمان بە کاتێکگەیە پێویستی بە ژێرخانی ئابووری هەیە و هەروە پێویستی بە پێویستە لە ڕێگای مانگە دەستکردەکان و ئەو شوێنانی کاول کراون ئەو شوێنانی ئاوەدان کراونەوە ئەو شوێنانی کەنوێ کراونەوە ئەمانە هم پێویستیان بە وێنە هەیە کە بتوانێت پلانێک هەبێ کە بە ڕوونی هەموو عێراق بتواندرێ ببینە لەکوێوە دەست پێ بکرێ و لەکوێوە کۆتای پێ بهێندرێ و بتوانێت چۆنێتی پێشکەشکردنی و چۆنێتی کۆتایی هێنانی لە پارێزگاکان و چۆنێتی لە ئەمانە دەتوانم پێ بڵم ئامادەکاری هەیەوە لە ئێستادا بۆ 4 مانگی یەکەمی ساڵی نوێ لە ئێستادا دەتوانین بڵم شتەکان تا ڕادەیەک ڕوون دەبێتەوە کە بتوان چۆن ئەو سەرژمێریانە بکرێ ئەمانە بێجگەلۆی کە چەند ئامادەکاریەکی تریشی پێویستە کە ئەمانش ئامادەکاری بە هەمان شێوە سەرەتایین کە پێشووتر ئەمانە زۆر بە وردی باسی لەوە کراوە کە بتواندرێ هەمویان وەکو خۆیان دەست بکرێتەوە ئێمە زۆر سوپاسی هەموو ئەولانەندە کە گویان لێگرن و بەشداریان کردوین و هەوڵ دەدەن لەگەڵمانەدا و لە ئێستادا دەتوانم بڵم گروپێکی ئیشکردن لەو بارەوە کە هەوڵ دەدەن و کار دەکەن هەر لە ئەمانە لە کەرتی ئابووری و لە کەرتی پلاندانان و یاسایی و هەموو بابەتەکە بزانم دانیشتوانی هەرێمی کوردستان بە لە سەدا چەند ئێستا بە پێی و خەمڵاندانی کە کردو دانە چنابتان بۆ ژماری دانیشتوانی عێراق ژماری دانیشتوانی هەرێمی کوردستان گەر بەجیاوەر بگیرێت ئێستا چەند دەبێت بە نزیکی؟ بەڵێ ئەو ژمارەی کە وتمان کە زیاتر لە 42 میلیۆنە ئەوە ژمارەی دانیشتوانی ئەقلیمی هەرێمی کوردستانیشی تێدایە بە هەمان شێوە دەتوانم بڵم ژمارەی دانیشتوانی هەرێمی کوردستان بەپێی پارێزگاکان پارێزگای سلێمانی زۆرترین ژمارەی دانیشتوانیان زیاتر لە 2 میلیۆن کەس ژمارەی دانیشتوان دوای ئەوە هەولێردێ دوای ئەوە پارێزگاری دهۆگێن دەتوانم بڵام ژمارەی دانیشتوانی هەرێمی کوردستان لە 6 میلیۆنی تێپەڕاندووە. دەستی کار و گەنج لە هەرێمی کوردستاندا چۆنە؟ دواتریش دێمە سەر پرسی هەژاری.
يعني فيما يتعلق سەبارەت بەوەی ئەوەی کە ژمارەی دەستی کار و بێکاری لە هەرێمی کوردستان ئەوەی کە لە ئێمە لە لای خۆمانەکە لەلایەن دەستەی پلاندانانەوە لە هەرێمی کوردستان دەستمان دەکەوێت ئەگەر بێنە باسی سەرەتا لە ژمارەی هەژاریەوە دەست پێ بکەین ژمارەی بێکاری دەتوانم بڵم لە ڕێژەی لە سای 5 بۆ لە سای 6 و ئەمەش بە بۆنی ئەمە کارێکی زۆر بە بۆنی هەندێک کێشە هەبووەکەوا کردو ژمارەی بێکاری زیاتر بەرز بێتەوە لە هەرێمی کوردستان. باس لە ئەو دیارترین شار لە سەر تاسەری عێراق بکەین کە زۆرترین بێکاری و هەژاری تێدا لە تەواوی پارێزگاکانی عێراقدا چ شارێکە و چی دەکرێت بۆیان؟ ربما محافظة السليمانية على اعتبار هي دەتوانم بڵێم لە ئەگەر باسی هەرێمی کوردستان بکەم ژمارەی پارێزگا لە سلەیمانی زۆرترین بێکاریتایە بەهۆی ئەوەی کە ژمارەی دانیشتوانەکەی زۆرترە و وەکەوەی هەرێمی کوردستان بەڵام ئەگەر لە عێراقدا هەمووی باسکەر ئەوە پارێزگاری موسەنایە کە پارێزگای موسەنا زۆرترین دەستی بێکاری تێدایە دەتوانم بڵێم زیاتر لە سایە دەتوانم بڵم بیستی تێپەڕانووە دوای ئەوان میسان و زیقار و نینەوە دەتوانم بڵم زۆرتر پارێزگاکانی باشوور زۆرترین بێکاری تێدا بەڵام ناوەڕاست باشترە. عەبدولزەهرا دەمەوێت بزانم کە ئەزان کە سەرژمێریەکە خەمڵێنراوە دیارە چەند بابەتێکی دیکەش ڕەچاو کراوە بنمونە نەخوێندەواری ژمارەی نەخوێندەواری لە عێراقا لە ئێستاە چەنە؟ ژمارەی نەخوێنەوار لە عێراقدا دەتوانم بڵێم دەکاتە لە سەیادەی دانیشتوانی عێراقا و ئەوانەی کە هیچ نازانن خوێنەوە کە هیچ لە خوێندن و خوێنەواری نازانن لە نزیک بێتە لە سایە 25 لە 10 ساڵی ڕابردوودا دەتوانم بڵم ئەو ڕێژەیە کەمی کردەوە هەوڵش دەدرێت بتوانێت کەمتر بکرا و بتوانێت بەپێی ئەو پلانانی کە هەیە و ئەو هینانی دەندراوە هەوڵ دەدرێت کە بتوانێت ڕێژەی نەخوێنەواری لەگەڵ وەزارەتی پەروەردەدا دانیشتوین دەمانەیە ئەو ڕێژە کەمتر بکرێتەوە کە بتوانێت و بتوانین کە لە ڕێگە ئەو پلانانی کە هەیە کە زۆرترین ئەنجامی هەبێ و ئەو ژمارەت بە ڕێژێکی بەرچاو کەم بکرێتەوە لە هەموو پارێزگاکانە و بە تایبەتیش ئەو ڕێژە دەتوانە بڵم زۆرتر لە نێوان ئاوارەکاندا هەیە کە ئەوانە کێشیان هەیە ئەو منداڵانی ئاوارەکان کێشە دروست دەکەن بۆ هەندێک کێشە هەیە وادە دەکەیە کە کێشە بۆ خوێنەکانیان دروست بێ بۆیە لە ئێستادا هەوڵ دەدە چەندین سنتەر بکرێتەوە بۆ ئەو مناڵانە بۆ گەورەکانیش تەنانە کە بتوانن فێری خوێندن و خوێنەواری بکرێنێتەوە بۆی کە بتوان ڕێژەی نەخوێندەواری کەم بکرێتەوە و بتوانن لە ساڵانی داهاتوودا زۆر لە ئێستادا کەم بکرێتەوە و چەندین سیاسەتی باشەیە لە ئێستادا پێڕەودا دەکرێت کە بتوانێت لە عێراقدا وەکو خۆیان جێبەجێ بکرێت. کاک عەبدولزەهرا دەمەوێت ئەم پرسیارت بە دیوێکی کیا لێ بپرسمەوە کە ئێستا لە سەرتاسەری عێراقدا چەندێک خەڵکی هەژار هەیە لە کاتێکا عێراقێکێکە لە وڵاتە دەوڵەمەندەکان و ئەو ڕێژەیە ڕێژەیەکی ستانداردە یاخود مەترسیدارە بەپێی ستانداردە جیهانیەکان؟ سەبارەت بە ڕێژەی هەژاری دەتوانم بڵم زۆر بەرز بۆتەوە لە ماوان لە نێوان ساڵەکانی 2009 و 2020 زۆر بێتە بە بۆنی ئەو بارودۆخانەی کە عێراقیدا بە تایبەتی بە بۆنەی لایەنە دروستیەکەیەوە وە سیاسیەکەی و ئابوووریەکەشی بە لایەکی تێتردا پێش ئەم قەیرانانە لە ساڵی 2009 و 2020 ڕێژەکەی لە 120 بوو بەڵا لەو ڕادێش تێپەڕ
تێپەڕی نەکردبوو لە هەموو عێراقدا بەڵام لە دوای بەڵام دوای ئەوەی کە پرۆژەکان دەستیان کردەوە لە دوای ئەو قەیرانی کۆرۆنا و زۆرێک لە بابەتەکانی ترکە لە ئێستا بۆ پێی ئەوەی کە ئەو ڕێژەکەەوە حکوومەت هەوڵ دەدات کە بتوانێت زۆرترین هەلی کار بۆ کەلبێنە بەڵام ئێستا ڕێژەی هەژاری گەیشتۆتە لە سەدا 25 بۆ پێی ئەوەی کە دەستکەوت و ئەمەش لە چاو ساڵان پێشوتە بەرزتۆتە بە و لە ئێستادا ئەم ژمارەی کە لەبەردەستەوێت دوای ئەوەی کە تازە پرۆژەکان دەست پێدا دەکەنەوە و ئەلێسادا وەزارە پلانی هەیە کە بتوانێت لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە یارمەتی هەموو کەسەکان وە پارێزگاکانی عێراق بدا بەتە لە نێوشە ئیقلیمی کوردستان کە یارمەی کە بتوان ڕێژەی هەژاری زیاتر کەم بکرێتەوە و پلان هەبێ زیاتر کار بک بۆ هەژاران و پلانی هەبێ بۆ هەژاران و کەمکردنەوەی دەستی کار و بتوانێت ئەمانە کارێکی ئاسانەوە بەڵام دەبێ پێویستمان بە استراتیژیەکی باشەیە کە بتوانین لە 5 ساڵی داهاتوودا بتوانین استراتیژە بەدەست بێنین. بۆ ناوی عێراق و بۆ خەڵکی عێراق ئەم ڕێژەی بێکهەژاری کە لە ناو عێراقدا هەیە دیارە لەگەڵ ستانداردە جیهانیەکە ناگونجێت. ئەمە مەترسیدار نییە بۆ ناوی عێراق و بۆ خەڵکی عێراق؟ پێتاڵم ژماری ئەو ژمارە ڕێژەیە زۆر بەرزا بۆ عێراق ئەگەر بەڵام ئەگەر باسی لەو بابەتانە ئەو زروفانە کە عێراق پێدا تێپەڕی و لە ڕووی تەندروستی و ئابووری و سیاسیەوە بەڵێ دەکرێت بتوانین لەگەڵیا بڵین مەترسێکی زۆر بۆ ڕادەیە زۆر نییە بەڵام دەتواندرێت کاری زیاد بکە بۆیە ئەگەر کاری بۆ نەکرێت و سیاست و استراتیژی باشی بۆ بەکار نەهێنرێ ئەوە دەکرێت ئەو ڕێژەیە زیاتر بەرز بێتەوە بۆیە من باز لەوە دەکەم کە لە عێراقدا دەبێت استراتیژیەک جێبەجێ بکرێت استراتیژیە کە لە ماوەی 5 ساڵی داهاتوودا ئەنجامەکانی هەبێ و سیاسەتێکی ڕوون بێ استراتیژیەکی و ئەو پرۆژانەی کە وا دەکات کە ڕێژەی هەژاری لە وڵاتدا زۆر کەم دەکاتەوە بەڵێ من دەڵێم ڕێژەکە لە ئێستادا زۆر بەرزە بەڵام دەبێ هەموو ئەو زروفانی عێراقدا پێی تێپەڕیوە هەتاکو ئێستا و کە تازە دەتوانێت بێتەوە بۆیە دەکرێت خەڵاندنی بۆ کراوە لە ناو عێراقدا هەرێمی کوردستانی لێجیا کراوەتەوە کە لە هەرێمی کوردستاندا ژمارەی هەژاری ڕێژەی هەژاری چەندە؟ بەڵێ ئەمە لەگەڵ ئەم ژمارەی بەڵێ بە هەمان شێوە هەرێمی کوردستانیش دەگرێتەوە ئەم لە سای 25 کە دەڵێن بە هەموو پارێزگاکانی عێراقدا بەبێ جیاوازی و هەرێمی کوردستانیش دەدا ئێمە بەبێ ئەو کرانی کوردمانە دەتوانم بڵێم لە هەرێمی کوردستان لە سای 5 بۆ لە سای 6 عەبدولزەهرە دەمێ بزانم پلانی حکومەت چی دەبێت بۆ ڕێکخستنەوەی ئەو یاخود کەمکردنەوەی ئەو ڕێژەی هەژاری و بێکاری کە لە عێراقدا هەیە و پلان هەیە کە لەم کابینەی حکومەتدا سەرژمێرێکی گشتی بۆ عێراق ئەنجام بدرێ؟ بەڵێ و ئێمە وەزارەتی ئێمە پلانی هەیە بە پێی ئەو بەرنامەژە حکومیە کە نوێی کە دانراوە بەڵێ پلانی خۆی هەیە و سیاسەتی خۆی هەیە و استراتیژیاتی خۆی هەیە کە بتوانێت ئەم ڕێژەی هەژاریە بکەوە بتوانێت بە هەموو شێوە پشتیوانی ئەو ئانە کاکە هەژارن و کە پێویستیان بە یارمەتی دێ وەکو وەزارەتی پلاندانانیش هەموو کاتێ ئامادەکاری خۆی پیشاندانا کە بتوانێت لە چەند ساڵی داهاتوودا کارێ زیاتر بکە کە بتوانێت بۆ زیاتر بۆ بەرەو پێشوونی دانیشتوان کاری زیاتر بکە و هەژاری کەمتر بکەرەوە بەڵێ ئێمە ئەو سیاساتە و استراتیژیان و پرۆژانی خۆمان وەکو خۆیان جێبەجێ دەکەن بەڵام پێویستیمان بە ئامادەکاریەیە چی لە حکومەت و چی لە کۆمەڵگاوە کە بتوانین لە ئەسێکی زۆر باشدا بکەین لە ئێستادا ئەمە دەکرێت قرس بێ بەڵام لە حکومەتی سۆدانیدا هەوڵ دەدەین کە بتوانین ئەو سیاسەت و استراتیژیانەیە کە هەمانە بتوانین لەم حکومەتە جێبەجێ بکەین
هەندێک لە پلانەکان دەتوانم بڵم لە ئێستادا دەسی پێ کردووە کە بتوانێت یارمەتی هەژاران بدرێتەوە بدەوە بە تایبەتی لە کەرتەکان ئەو کەرتی وەبەرهێنان و کەرتی تایبەتی و هەموو کەرتەکانی تردا کە بتوانین یارمەتی هەژاران بداوە هەروە ئاسایشی خۆراکی ژێکێکی ترە لەو بابەتانی کە دەبێت یارمەتی هەوڵاتیانی پێ بدرێتەوە کە بتوانێت هاوکاری زیاتر بکەین و لەو ڕێگایەوە بتوانین هاوکاری هەژاران بکەین و بتوانین هەلی کاریان زۆر بۆ زیاتر بۆ بدۆزینەوە و هەروەها لە ئێستادا دەتوان بڵم زۆرێک لە سیاسات و استراتیژیەت و پلان هەیە کە دەتوانین لەگەڵیانە خۆمان بکوونجێنیت و یارمەتی هەژار بدەن بە تایبەتی لە بواری تەندروستیدا بتوانین دەرمانی پێویست و دەرمانی گونجاو بۆ هەژاران دابینکەین لە بواری پەروەردەدا بە هەمان شێوە پێویستە کاری باشتر بکەن بۆ هەژاران بکرێت و شوێنیان بۆ دابین بکرێەوە سەبارەت بە ژمارەی سەرژمێریش بڵێ لە ئێستادا هەوڵ دەدەین کە بتوانین وەکو وەزارەتی پلاندانان سەرژمێری ئەنجام بدەین بە زووترین کار بەڵام دەبێت ئامادەکاریەکان وەکو پێشووتر باسم کرد کە بتوانین ئەو ئامادەکاریانە بێنە بەردەستمان وەکو خۆی پێویستە کە ئەمەش لە دوای موازنە دەبێت کاتێک بودجەی وڵات پەسەند کرا ئەو کاتا دەتوانین و بتوانین زروفی سیاسی عێراق یارمەتی دەربێت کە بتوانین ئەو سەرژمێریانە بکەین بۆیە ئەمانە دەبێت ڕێگای پێوتە و ئەگەر بێت و هەڵبژاردننیش بکرێ هەڵبژاردننی پێشوەختە ئەمانە دەکرێت کارەکان قورسەر بکە بۆیە ئەم بابەتە گەورانە دەکرێت ڕێگری بن لەسەر سەرژمێریکردن لە عێراقدا بۆیە ئێمە هەوڵ دەدەین کە بتوانین سەرژمێری بکەین ئەگەر هەڵبژاردن هەبێت و باشە بابەتی تر هەیدێنە پێشەوە ئەمانە ڕێگری لێ دەدەوێت هەوڵ دەدەین ئەم ساڵ بێ ساڵی داهاتوت بێ و من بە تەکیدیش ناتوانم پێ بڵم چه ساڵە دەکرێت بەڵام هەوڵ دەدەین بە زووترین کار بێ بە پێی زروفی عێراق بتوانین سەرژمێری بکەین. بەڕێز عەبدول زەهرە هەنداوی وتەبێژ وەزارەتی پلاندانانی عێراق سپاس بۆ ئامادەبوونیت.